ئەم کاتتان باش. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی لێەکەین. زۆر زۆر سپاستان دەکەم بەخوا. زۆر سپاس. لاڤینکان حەزەکەم سەرەتا پێمان بڵێ ئەم با بڵێن ئەم ڕێوڕسمە ڕێوڕسمی هەڵبژاردننی شاجوانی عێراق لە ئەمریکا لەلایەن چ ڕێک خراوێکەوە بەڕێوە چوو؟ یاڵا فان پرۆدەکشن ئەم شتیان دروست کردووە بۆ تقریبەن 15 کچ. ینی نزیکەی 15 کچ بەشداریان تێدا کردبوو؟ بەڵێ خۆم و 4 کچی تر. باشە لاڤین تۆ ینی چۆن ڕای ئەگەێنن ینی تۆ خۆت بە چ ڕێگایەکەوە ئەمە دزانی کە بتانی بەشداری بکەی لەو پێشە بڕکێیە؟ وەڵی تر یاڵا فان پرۆدەکشن جۆ ڕاشۆ تەلەفۆنی کرد بۆ باوکم ئیتر پرسیاری لێکڵتی کچەکەت ئەتوانێتن لەگەڵمانە بێتن یان کچێک هەبێتن کورد لە ئەمریکای لە میشیگان بتوانێتن بێتن ڕەپرزەنتی کورد بکاتن. ئیتر باوکم پرسیاری لێم کرد وتی ماریا وتی ببوور وتی لاڤین حەزەکە ئەمە بکەیتن. ئەمجو خۆم بەڕاستی پێتان بڵێم لە وڵاتەوە وتم حەز ناکەم بڕاستی بەس دایکم وتی ئەبێتن بیکەیتن نەبێت لەبەری کوردین و بەناستیان. بەڵێ باشە تۆ تەنها کورد بووی کە بەشداری لەم پێشە بڕکەیە کردبوو یاخود کوردی کەشی تێدا بوو؟ بەس خۆم کورد بووم. باشە بینیمان کە تۆ هەڵبژێردرایوە بووی بە شاجوانی عێراق لە ئەمریکا. باشە لاڤین ئەم هەڵبژاردنە لەسەر بنەمای چی بوون ینی شتێک زۆر گرنگ بوو بەلای لیژنەی هەڵبژاردنەوە کە لەسەر بنەمای ئەو شتانە کەسێکیان هەڵەبژارد؟ بەخوا تقریبن لەسەر 4-5 شت بوو کچەکانیان هەڵەبژارد. خاڵە سەرەکیەکان چی بوون؟ ئەو 4-5 شتێ تقریبن زانیاری گشتی، ڕۆشنبێری، جوانکاری، لەش جوانی و هەڵس و کەوت و ڕۆشتن. بەڵێ لەسەر بنەمە. باشە ئێستا کە بووی بە شاجوانی عێراق لە ئەمریکا لە داهاتووە چییە؟ ینی ئەمە تەنها ناوێکە یاخود کۆمەڵێ بەرپرسیارێتی تر دێتە ڕێگات؟ وەڵا تقریبن یعنی ئەگە بگەڕێمەوە بۆ کوردستان هەوڵە دەم پردێک دروستکەم لە بینی دانیشتوانی ئەمریکا و لەگەڵ ناوی وڵاتەکان. بەڵام لە ئێستا ینی لە ئێستا کە لە ئەمریکای هیچ بەرپرسیارەتیەکت نییە وەکو ئەو تایتڵی کە هاتە ئێستا؟ تقریبن هێشتا هیچ دەرنەچوو بێتن دەوری مانگی 5 یان 6 ئەگەڕێنەوە بۆ کوردستان و کاتەیە شت جێبەجێەکەین. بەڵێ باشە وەکو خۆت وەکو با بڵێن ئەمریکایی با بڵێن کوردێکی ئەمریکایی هیچ بیری لەوە کردوتەوە ڕۆژێک لە ڕۆژان بەشداری بکەی لە با بڵێن پێشە بڕکەی شاجوانی ئەمریکا؟ بیرم لێ کردوەوە بەس بەڕاستی پێتان بڵێم بفەرناو هەر حەزەکەم دەرسەکانم بڵێم لەبەرەی من medical field یعنی حەزەکەم ببم بە دکتۆرە زیاتر مێشکم لە لای خوێندنمە لەبەرەوەی in the beginning حەزم نەئەکردەمە بکەم بەڕاستی پێتان بڵێم بەس دایکم وتی بێتن ڕەپرزەنتی کورد بکەیت و ناسمڕانی کورد هەبێتن لە ئەمریکاوە هینی عێراق. بەڵێ باشە زۆر زۆر سپاس دەکەم ئەگەر شتێکی تر هەبێت لەسەر خۆت حەز بکەی پێمان بڵێ یاخود بە گوێگرانمانی بڵێ؟ بەخوا بەڕاستی پێتان ببوورە کوردیەکەم زۆر باش نییە 5 مانگ ئەمریکا لە عێراقا دەرچووم ئیتر زمانی کوردیم لە ئەمریکا فێر بووە لێم ببوورن زۆر باشە و زۆر بە جوانی توانین لێ تێبگەین. زۆر زۆر سپاس دەکەین لاڤین ومێت هەمە زۆر سپاس بۆ بەشداریەکەت. بەشبیە خۆ سپاستانەکەم خافیز.